ڕاستە ئێمە لە دوو تەرەف دانیشتبووین بەڵام وەکو یەک تیم گفتوگوی بابەتە کارمان کردووە. کۆبوونەوەکانمان زۆر باش بووە، بۆچوونەکانمان لە یەکەوە نزیکە، وەک یەک تیم کۆبووینەوە. تێگەیشتنی هاوبەشمان بۆ پرسەکان هەیە، خاڵی هاوبەشمان زۆرە، هەردوو لامان لەسەر زوو پێکێنانی حکوومەت سوورین. 9 مانگا بەرپرسانی پارتی وەکێتی لە دوای کۆبوونەوەکانیان ئەم ڕستانە باگوێی هاوڵاتیاندا دەدەن بەبێ ئەوەی هیچ بەرئەنجامێکی هەبێت. جارێکی دیکە پارتی وەکێتی کۆبوونەوە پرسی پارێزگاری کەرکووک تەوەری سەرەکی گفتوگۆکانە، پرۆسەی دووبارەی ئاڵوگۆڕکردن و ڕەتکردنەوەی ناوەکانە. سیرەکە ئەوەیە پارتی ناویاندام و بەرپرسان یەکێتی دەکاتە پێشنیار بۆ یەکێتی تا ببن بە پارێزگاری کەرکووک. ئەمڕۆ لە درێژەی کۆبوونەوە هاوبەشەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەیەکی زۆر باش ئەتوانم بڵێم وەکو یەک تیم، چونکە لەسەر هەندێک پرسی هاوبەشی وا کە هەموو خەڵکی کوردستان تێیدا هاوبەشە و بە تایبەتیش چارەنووسی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە چارەسەرکردنی گرفتەکانی پارێزگای کەرکووک و هەنگاوەکانی ئاساییکردنەوە و هەنگاونان بوو دانان و ناوهێنانی پارێزگارێکی کورد کە پشتی کووردە. ئەمڕۆ هەمووان بابەتانە وەکو یەک تیم گفتوگۆیان لەسەر کرا. بەشێکی پارتی سیاسەتی ئێستا یەکێتیان ناوناوە سیاسەتی عینادی، ئەوەی کە لە پێش هەڵبژاردننی 30 ئەیلول بە باڵای هەندێک هێزی سیاسی دابڕی بوویان، بەڵام یەکێتی لای خۆی ناوی ناوە سیاسەتی سازش نەکردن لەسەر حەق و مافی دەنگدەر و لایەنگرانی. هاوکات وتەبێژی یەکێتی بەرۆشی حیزبەکەی بۆ بەشداریکردن لە حکوومەت دووپات کردەوە. باسمان لەوە کرد کە هەمومانەوێ پەلە بکەین بۆ پەرۆشەوە هەنگاوی گەورە گەورە بنێن تاکو لە کات و لە وادەی خۆیان تاکۆ گەرکری لە پێش و وادەی خۆشیە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێک بێەوە دەست بەکارەکانی بکەوە. ئێمە لەو بارەیەوە ئامادەی خۆمان و پەرۆشی خۆمان بۆ دەسۆزی خۆمان بۆ ئەوەی کە لە وەکو شەریکێکی ڕاستەقینەی هاوبەشی مەسئولیەت هەڵگر بەشداری بکەین لە کابینەی نۆهەمە و ئامادەکاریەکانمان دەست پێ کردەوە بەردەوام بین بە هاوتەریب لەگەڵ پرسی کەرکووکە. لا کۆنگرا ڕۆژنامەوانیە هاوبەشەکەیاندا دڵشاشەها بە ئاشکرا وتی پارێزگاری کەرکووک پشکی لیستی برایەتیە و مڵکی تاکە حیزبێک نییە، دەبێت هەموو لایەنەکانی نێو لیستی برایەتی لەسەر ئەو کاندیدا ڕێک بکەون. و یەکێک لەو هەنگاوانەش ئامادەکاری بووە بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی دواتریش لەگەڵ لیستی برایەتی و پێکهاتەکانی لیستی برایەتی کەمە بەپێی دووە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە پارێزگای کەرکووک کراوە پارێزگار پشکی لیستی برایەتیە بۆیە هەر ڕێککەوتنێک و لێکتێگەیشتنێک کە لە نێوان پارتی و یەکێتیدا دەکرێت بێگومان ڕێز لە پێکهاتەکانی تری ناو لیستی برایەتیش دەگیرێت. بەپی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا یەکێتی جارێکی دیکە ناوی عومەر ئینجە و خالی شوانی خستوەتەوە سەرمێزی گفتوگۆ. پارتیش لە بەرامبەردا دووبارە ناوی فەریدون عەبدولقادر و عەبدوڕەحمان مستەفای هێناوە. دواتر یەکێتی ناوی لیوا جەمال تاهیری بەڕێوەبەری پێشووی پۆلیسی کەرکووکی وەک ناوێکی نوێ پێشکەشی وەفدی پارتی کردووە. ئەوانیش ناوەکەیان وەرگرتووە و بڕیار وایە لە چەند کاتژمێری ئایندەدا وەڵامی یەکێتی بدەنەوە. 9 مانگا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە. 19 ڕۆژە مەسرور بارزانی بۆ پێکێنانی کابینەکەی ڕاست پێدراوە و تەنها 11 ڕۆژی ماوە. ڕێگنەکەوتنی پارتی وەکێتی پەرلەمانی کوردستانی ناچار کرد کە 15 ڕۆژی وەرزی یاسادانانی بەهارەی درێژ بکاتەوە کە بە بڕوای هاوڵاتیان و چاودێرانی سیاسی. ڕێگنەکەوتنی و دوو حیزبە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی هاوڵاتیان و مافەکانیانەوە نییە و تەنها شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن. جدی و عەمەلی بوو ئەم مەسەلای کراون بیر و بوچوونەکانمان زۆر نزیکن لە یەکتریوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.